هەڵە بەڕێزان راپۆرتەکەمان پێکەوە بینی سەبارەت بە دۆسیەکانی بەغدا و هەرێمی کوردستان و حکوومەتی داهاتووی عێراق لە گەری پێکێنانی کە ئێستا بەشێک لەلایەنە سەرەکیەکان لە گفتوگۆدانەوە تا ڕادەیەک ڕوونە کە چی دەکەن بۆ پێکێنانی حکوومەت و بەشێک لە کاندیدەکانیش کە ناویان دێ بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوو ئەوەی کە لێرەدا جگی پرسیارە ئایا حکوومەتی داهاتووی عێراقی چۆن دەبێت دۆسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی چی لێدێ ئەو پرس و کێشانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی هەیە بۆ چۆن چارەسەر دەکرێت لەگەڵ ئەوەش کە بابەتی موچە و بژێوی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەکوێی ئەو ڕێکەوتنانە دەبێت کە لەگەڵ بەغدا دەکرێت موفق حسێن ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی نەوەی لەگەڵ مەکاک موفق زۆر بەخێر بێت بابا پرسی موچە دەست پێ بکەین موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێت وایە کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچەی فەرمانبەرەکانی وەک پێویست بدا دواکەوێ گرفت بۆ فەرمانبەران دروست دەبێت دیارە زۆر بەداخەوە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیکە من تەسەوڕەکەم لە دنیای لە هیچ شوێنێکی دنیای نەکرابێت حکوومەت کاتێک کە نەوت بە $30 بوو بیانۆی ئەوە بوو کە پارەی نەوت بەشی موچە ناکە کە بووە $50 هەوتی بەش ناکە کە ئێستا لە سەروی $100 شەوێ دەڵێ بەش ناکە لە کاتێکدا ئێمە و خەڵکی کوردستان لە چاوەڕوانی ئەوەیە بووین کە نەک موچە بێدا بەشکە بەڵکو بەشێک لەو پاشەکەوتەی کە کردوێتی بگێڕێتەوە بۆ خەڵک بەڵام ئەو ئەمڕۆ 11 مانگە تا ئێستا 11 سێیە تا ئێستا موچەی مانگی دوو دابەش نەکراوە و ئەمە لە شکستێکی ئیداری و سیاسی زیاتر هیچی کەنیە بەڕاستی زۆر باشە من دێمە سەر دۆسیەکانی عێراق لەبارەی پرسی سەر و کۆمارەوە پرسیارم دەبێت لەسەر پۆستی سەرۆکوەزیران بەکوێ گەشتووە و ئێوە کاندیدیشتانەیە بێگومان پێت وایە کە ینی ئەم گرێ کوێرەکە یەکرێتەوە دانیشتنی پەرلەمان کەی دەکرێت دیارە سەبارەت بە پرسی سەر و کۆمار ئێمە وەک جەنابەت ئاماژەت پێکرد ئێمە وەکوونەوەی نوێ کاندیدی خۆمانەیە کاک ڕێبوارە و ڕەحمانە سەبارەت بە پارتی وێکێتی ئەوەی کە گرفتی دروست کرد تا ئێستا ئەم دوو حزب ڕێک نەکەوتون و ململانەیەکی سیاسی هەیە لە نێوانانە بە بەڕوونی ماڵی کورتی لە بەغدا دابەش کردووە سەبارەت بەوەی کێ بێ و کێ نابێت جارێ دیار نییە بەڵام لە هەمان کاتیشە هەندێک مؤشر هەیە کە مؤشرن پێمانەڵێن ئەو مؤشران پێماڵێن ڕەنگە ڕێککەوتنێکە بێ ئەنی بە دلیلی ئەوەی لە نێوان پارتی وێکێتی بڵێ بە دلیلی ئەوەی کە لە کۆتادانیشتنی پەرلەمان کە تەرخان کرابوو بۆ دووبارە دەرگاکردنەوە بۆ ناونووسین بۆ پۆستی سەرۆکی کۆمار بینیمان پەرلەمانتارانی یەکێتی ئامادە بوون و بەشێک لەو پەرلەمانتارانە تەنانەت دەنجیان بەو بڕیارەشدا ئەمە لە کاتێکدایە ئەگەر ئامادە نەبووین واتە ئەگەر ئەو بڕیارە دەنجی پێ نەدرایە پارتی دیموکراتی کوردستان کاندیدی نابوو و کاندیدەکەی یەکێتی کە دکتۆر بەرهەمە چانسی زیاتر دەبوو بۆیە ئەمە واتە پێت وایە کە جۆرێک لە ڕێککەوتنی ڕانەگەیەنراوەیە تەسەوڕەکەم شتێکی وا هەبێ بەڵام تا ئێستا کێیە و کێنیە ئەوەیان زۆر وازح نییە هەرچەندێک پارتی ئەمە یەکێکە لە ئەگەرەکان ینی ئەگەری دووەمیش ئەوەیە کە هەریەکی و کاندیدی خۆیان هەبێ هۆی ساڵی 2010 ڕوویدا باشە بەڵام لێرە یەک پرسیارەکرێ کاک مۆفەق ینی کورد لە یەخستنی نێوماڵی سونە ڕۆڵیە بووە لە نێوماڵی شیعە تەنانەت ڕاگەندراوەکەی پێشتری بارزانی یان ئەو دەست پێشخەری کە کردی تا ڕادەیە گوالێک درایەوە کە بۆ هۆی دروستبوونی ناکۆکی لە نێوان بارزانی و سەدر بۆ ئێستا شیعەکانیش لە یەکتر نزیک بوونەتەوە کورد خۆی دەڵێت من ڕۆڵمە بۆ لێخستنی سونە لەگەڵ سونە شیعە لەگەڵ شیعە بەڵام نێوماڵی خۆی بەم شێوەیە ئەمە چی زۆر ڕاستە وڵا بەداخەوە نازانم یانیەوە دیسانەوە فەشەلێکە لە ئیدارەدانی کوردستان ینی هەرێمی کوردستان ینی تۆ چوویتا باشە ینی هەر دەست پێشخەریەک بۆ ڕێخستنەوەی هەر ماڵێک بێ لە ناو هەر هێزێکی سیاسی لەگەڵ عێراقا مەقبولە و جێی دەستخۆشیە بەڵام تۆ جارێ وەرە ماڵی خۆت ڕێخە ئێستا ئەوان بە ئاشکرا ئەڵێنێ ئێمە دەستمان هەبووە لە ڕێخستنی و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەت و کاک مەسعودیش ینی دەستیان هەبووە لە ڕێخستنی ماڵی شیعەوە لە ماڵی سونەوە لە ڕێخستنی ماڵی شیعەیش وایە ئێستا بەردەوامن و سەردانی یەکەکەن بەڵام بۆ ڕێخستنی ماڵی کورد هیچ دەورێکیان نەبوو تەنانەت بۆ بچووکترین پۆستیش تەنازول ناکەن لە پێناو یەکخستنی ماڵی کووردە باشە من پێم وایە ماڵی کورد ئەم ماڵی کووردە ینی لە ئێستا لەم قۆناغەدا ینی زۆر پەرتەوازە باشە پێشتر ئەگەر گلەیەکیان هەبوو بێ پارتی وێکێتی لە ئۆپۆزیسیۆن دەیانوت کە ڕوئیان ڕوون نییە یاخود
نازانرێ داوای چی یەکەن تەنها ڕەخنە دەگرن بۆ خۆم شادیەوەم کە بۆ نەوەی نوێ پێشتر پێشەوەی کاوپەیمانەتێکە لەگەڵ ئیمتیداد ڕابگەێنێ وەرەقەیەکی سیاسیدا بە پارتی ویکێتی و هەموو لایەنەکەوتی وەڵاممان بنەوە لەسەر ئێمە ئامادەین تەنانەت هیچ پۆستێکمان ناوێ مە لە ئێستەوە ئەلانی ئەو پۆستێنبوونی خۆمان کردووە گانی بۆ ئەم وەرەقە سیاسی بۆ نمونە ئێوەیان نەبین ئەم ڕاوێژکارە گەورانیان چێن کە ئەوە کاریگەریان لەسەر بڕیا بەدەستانی ئەم حیزبانە هەیە و نێوماڵی کوردیان ئاوە پەرت کردووە کاکچیە جان خۆ زۆر ڕوونە ینی ئەوان مەبەستیان کاتێک کە باسی یەکخستنی ماڵی کوردەکەن ئەوە مەبەستیان ئەوەیە یەکخستنی بەرژەوەندیەکانی خۆیانە بڕوان پێ بکە ینی ئێستا لە کوردستان ینی عەبەلیەکە وایە کاتێک کە باسی بەرژەوەندی کوردەکەی ئەبێ لەوە تێبگەین ئایا بەرژەوەندی پارتی وێچەتی یا بەرژەوەندی خەڵکی کوردستان لەبەرەوەی سەرێک بەرژەوەندیەکان بووەتە دوو بەشی دژ بە یەک بەرژەوەندی پارتی وێچەتی لەوەیە موچە نەدا بەرژەوەندی خەڵکی لە کوردستان لەوەیە کە موچە بدا بەرژەوەندی خەڵکی کوردستان لەوەیە کە پابەندی دەستور بێ و ڕێککەون لەگەڵ بەغدایە بۆ ئەوەی بودجەیەکی وەک ئەوەی 2012 پێش 2013 بودجەیەکی باشمان بوات لە بەغداوە بەڵام ئەوان بەرژەوەندی ئەوان لەگەڵیان ئەوەیە کە اتفاقاتی ژێربەژێر لەگەڵ کۆمپانیەکان بکەن کە کەس نازانێت چی کراوە و چی نەکراوە بۆیە پارتی وێکێتی جددینی لە یەکخستنەوەی ماڵی کووردا و مەبەستیان هەر کاتێ باسی یەکخستنەوەی ماڵی کوورد دەکەن و باسی لا ینی کار بۆواکەن چۆن بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن نەوەی نوێ چەندەها جار دەست پێشخەری کردووە و ئاخریان ئەوە بوو بۆ پۆستی سەر کۆمار کاتێک کە ئەو دەخاڵی پێشکەشی لایەنەکە هەردوو لایەن کرد پارتی وێکێتی وتی هەر کەسێک لە ئێوە هەر لایەنێکتان ئەگەر ڕزامەندە لەسەر ئەم خاڵانە ئەوە ئێمە دێین پاڵپشتی کاندی دەکەین بۆ سەرۆک کۆمار لە کاتێکدا ئەو داواکاریانە داواکاری خەڵک بوون خۆ هیچ پلە پۆستی شتیان نەبوو بۆ نەوەی نوێ بەڵام ئەوان تەنانەت هەوڵامیشیان نەداوە بۆیە زۆر پێیان گرنگ نییە ئەوان بەرژەوەندی خەڵکیان پێ گرنگ نییە و تەنها شت ئەوەی کە گرنگە لایەنە چۆن پلە و پۆست و کۆمپانیەکان خۆیان پارێزن باش ئەوەی کە ڕوونت کردەوە سەبارەت بە ململانی پارتی وێکێتی لەبارەی پۆستەکان لەبارەی پۆستی سەرۆک کۆمار دابەشبوونی کورد لە نێو ئەو گەمەی کە لە بەغدا هەیە ڕنگدانەوەکەی دەبینین بەڵام دوجار خۆ دەبێت لەسەر پۆستی سەرۆک کۆمار تەنانەت ینی قەیس غەزالی لە نوێترین پەیامیان داواکە کە کورد ڕوویا ڕوون بێەوە ئەم بابەتە دوانەخا بۆ کارەوەی کە ماوەیەکی زۆرە کاڵبژاردن کراوە بۆی کە ئەم بابەتە یەکلا بێتەوە یەکەم دانیشتنی پەرلەمان ئەم بابەتە یەکلا بێتەوە پێت وایە کە لە دانیشتنی داهاتووی پەرلەمان بانیزانەریت هەیە کە کەی پەرلەمان دانیشێ وەگەر دابنیشە کەی ئەم بابەتە یەکلا بێتەوە و ئایا لە یەکەم دانیشتنە بابەتی پرسی سەرۆک کۆمار دەچێتە دەنگدانەوە یەکلا بێتەوە من پێ بەڕاستی نازانین کەی داهێنشێ لەبەرەوەی ئەو ماوەتەوە سەر ئیتیفاقات یان تا ڕێکەکەون لەسەر ئایا هەرێکی و کاندیدێکی یا کاندیدێکی هاوبەشیان هەیە کاتەکەی دیاری کراو نییە پەرلەمان ڕای نەگەیاندوە تا ئێستا نەخێر ڕای نەگەیاندووە بڵێ بەڵام ئێمە وەکو لە سەراتایش ئاماژەمان پێکە وەکنەوەی نوێ ئێمە کاندیدی خۆمان هەیە و چاوەڕێی ئەوان ناکەین بەڕاستی هەرچەندە بەندە بەوانەوە بە دەرەجەی یەکەم بەڵام ئێمە وەکو حزبێکی سیاسی بەدیلی سیاسی کاندیدی خۆمان هەیە زۆر باشە من دێمە سەر بابەتی پرسی پێکێنانی حکوومەت و دوجار پرسیارم دەبێت لەسەر ڕۆڵی کورد لە پێکێنانی حکوومەتەوە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانیش لەو نێوەندەیە بەڵام ئەمڕۆ لە تویتەکەی مستەفا کازمی ئەوە خوێندرایەوە کامی تویتی ماڵئاوایی بێ و باسی لەوە کرد ئەوەی پێمان سپێدرا بوو وەک خۆی جێبەجێمان کردیان عێراقمان لە قەیرانێک تێپەڕەن کە ئەو خۆی ناوی دێنێ پێش وایە کە پۆستی سەرۆکۆزیران یەکلا بوو بێتەوە لە نێو شیعەکاندا بۆی کە لە پەیوەندی تەلەفۆنەکانی سەدر و لایەنە سیاسیەکان و هەندێک لە ئەو زانیارانی کە لە نێو کۆبوونەکانە ڕاگەێنراوە بەڵێ بەپێی ئەم ڕووداوانەی یەک دوو ڕۆژی ڕابردوو دیارە وا دیارە لەسەر جعفر الصدر ڕێککەوت بێتن کە مقتدا صدر دەست پێشخەرێکی کردووە طبعا جعفر صدر کوڕی محەممەد باقر صدرە مؤسسی حزب الدعوەی شیعەیە و لە هەمان کادا ئامۆزای مقتدا صدرە و لای ئیتاری تەنسیقیش دوای ئەوەی کە کۆبوونەوەیان کردووە هەمویان ڕزامەند بوون لەسەر ئەو کاندیدا بۆ پۆستی سەرۆک وەزیران و ئەمە تەسەوڕەکەم هەر سەبارەت بە پرسیاری پێشووتر تەسەوڕەکەم ئەگەر ئەمە یەکلا بێتەوە پرسی سەرۆک کۆماری زۆر تاخیر نابێت پەیوەندیدارە بۆی کەشیەکان ڕێکەوتون ئەو کاتە فشار لەسەر کورد دەبێ بۆی کوردی ژێگلای کاتەوە نیە بەڵێ بە تاکید بەڵێ زۆر باشە
بوونی کاندیدێکی یاوبەش لە نێوان لایەنە شیعەکانە بۆ پۆستی سەرۆک وەزیران چ کاریگەریەکێ بێ؟ کاریگەریە بێکەوەی کە بە زووی لایەنەکان ناخۆشییان وەلا بنێن، حکوومەتێکی باشتر بنیاد بنێن؟ من پێم وایە ینی ئەم حکوومەتە ئەبێت جیاوازتر بێ، پێم وایە جیاوازترە بێ. لەبەر چی؟ لەبەر یەکەم ئەم بیرمان نەچێ ئەم حکوومەتەوە ئەم کابینەیە کە دروست ئەبێ و ئەم پەرلەمانی کە ئێستا بڵێ خولی پێنجم لەژێر فشاری و لەسەر داواکردنی خۆپیشاندەرانی عێراق بووە و خەڵکێکی زۆر جانی فیدا کردووە لە ڕێگە بۆ چاکسازی، بۆیە ناکرێت بە هەمان سیاسەتی ساڵانی پێشوو بێ، ئەبێت جیاوازیەکێ بێ. لایەنێکی تری پەیوەندی بۆ حزبانەوە هەیە کە هاتوونەتە با بڵێن کورسی زۆریان هێناوە، بۆ نمونە تەیاری سەدری زیاتر لە 7 کورسی هێناوە. من پێم وایە ئەگەر و دەوری بڵێ پشتی زۆری ئەگەر تەنهاش نەبێ پشتی زۆری لە حکوومەتدا دەبێ، من پێم وایە ئەگەر چاکسازی ڕاستەقینە نەکە بۆ 4 ساڵی داهاتوو ڕەنگە ئەو کورسیانەی کە ئێستا هەیەی بگاتە کەمتر لە نیوە، بۆیە مەجبورن بیکەن بە ینی بە ئەوەی ئەبێ ئەجین جۆرێکە ئینتیحاری سیاسی ئەگەر چاکسازی نەکەن، چاکسازی ڕاستەقینە. باش، سەبارەت بە کورد لە دروستکردنی حکوومەتی داهاتووی عێراقدا چ ڕۆڵێکی بێ؟ کورد دەتوانێت چ ڕۆڵێک ببینێ؟ حکوومەت دووبارە ئەمەوە کورد دابشکەمە دوو بەشەوە. ئێستا پارتی وێکێتی هەیە ئەوەی کە هەیە وەکو ساڵانی پێشووت ئەوان شەڕی پلە و پۆست و پاراکەن و هیچ دیدگایەکی استراتیجیان نییە بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵکی کوردستان و بەردەوام لە ناکۆکییان لە ناو خۆیان لەبەر تەنانەت ڕەنگە لەبەر پۆستێکی زۆر ئەوەش کێشیان هەبێ و گرنگی پێ بدەن، بەڵام گرنگ بە کێشە استراتیجیەکان نادەن. بۆ نمونە ئێمە لە 2005ەوە ئەزانین قەزیەی یەکێک لە قەزیە زۆر گەورەکان بۆ دۆزی کورد ئەوەیە مادەی 140 و مەوزوعی کەرکووک و ناوچەکانی کەر بوو. تەسەوڕ کە کاکچیە لە 2005 دەستور بە واضحی ئەڵێ مادەی 140 ئەبێ تا 2 ساڵی کەوا تا 2007 کۆتایی پێبێ. ئەو کاتە بینە بەرچاو خۆمان لە عێراقا نە حەشدی شعبی هەبوو، نە جێشی عێراقی هەبوو، نە شۆرتەی ئیتیحادی هەبوو، تەنها هێز لە کاملی عێراقا کە منەظەم بوو هێزی پێشمەرگە بوو، بەڵام ئەویان جێبەجێ نەکرد، خەریکی پلە و پۆست و پارە و بودجەی کوردستان بوون. یعنی بیریان لەوە نەکرد، هەتا تەنانەت ئەگەر لە ڕووی اقتصادیەوە بە ڕوویایەکی استراتیجی درێژخایەن بیریان بکردایەوە، شەڕیان لەسەر ئەو خاکە نەکرد کە نەوت و سامانەکەی تیا، شەڕیان لە بودجەکە کرد. بۆیە ئەمە غەڵەتێکی استراتیجی ئەوانە ئێتر ڕوویایان نییە. لە بەرامبەر ئێستا ئێمە ئۆپۆزیسیۆنیە کە نەوەی نوێیە، ئێمە هەر لە یەکەم ڕۆژەوە بڕیارمان داوە ببینە ئۆپۆزیسیۆن واتە هیچ پلە و پۆستێک و هیچ وەزارەتێکمان ناوێ، ئەوەی کە ئەمانەوێ تەنها شەڕکردنە لەسەر بۆ مافی خەڵکی کوردستان و دیفاعکردنە لە هەمان کادا لە دۆزە گرنگەکان و ئەوانەی کە پەیوەستە بە مافی خەڵکی عێراقشەوە و یەکێک لەو کارە گرنگانەی کە من پێم وایە زۆر دەستکەتێکی گەورەیە لە قۆناغەدا ئەوەیش ئەو هاوپەیمانەی لە پێناو خەڵک دروست کراوە کە بێجگە لە نەوەی نوێ بزوتنەوەی حرەکەی ئیمتیداد لەگەڵ هەندێک پەرلەمانتاری سربەخۆی ناوڕاست و جنوبی عێراقا بەشدار بووە. و پێشتر بینیمان کە سەرۆکی ئەو فراکسیۆنە لە پەرلەمانی عێراق چۆن بەڕێز عەلا ڕوکابی چۆن بە شێوازێکی جوان دیفاعی لە قەزیەی کورد و خەڵکی کورد کرد و هەبوومان بینیمان چی کاردانەوەیەکی هەبوو. دیارە ئەمە یەکەمین جارە لە 2005ەوە تا ئێستا لایەنێکی سیاسی عەرەبی دێت بەو شکڵە دیفاع لە خەڵکی کوردستانەکە. ئەمە گرنگیەکی سیاسی زۆر گەورەیە. دیارە من لە بین دوو کەوانەیە من ئەمەوێ ئاماژە بە هەندێک شتێک تاریخی بکەین، ینی پێشتریش لە خولەکانی کەیە هەندێک پەرلەمانتارانی حزبی شیوعی دیفاعی زۆر باشیان لە کورد کرد. ئێمە نامانوێت ڕۆڵی هیچ کەس فرامۆش بکەین و زۆر بە گرنگی ئەی نرخێنین، بەڵام جیاوازەکە ئەم جارە ینی ڕائەکان شەخسی نییە، وەکو لە کتلەیەکی سیاسی و لە دیدگایەکی سیاسیەوە هەیە. باشە، لە پێکێنانی حکوومەتی نوێ عێراقیدا کێشەکانی کورد چۆن یەکلا دەکرێتەوە؟ بابەتەکانی پرسی پەیوەندیدار بە خاک وە کێشی پێشمەرگە بودجە هەموو گرفتانی کە لە ڕابردوو هەبووە، ئەم هێزانی کە لێرە باڵادەست و دەسەڵاتدارە نەمیشە دوو جۆر لە وێنەی بەغدا پیشان دەدەن، وێنەیەکیان وەکەوەی کە ئەوان لەوێ داکۆکی دەکەن، وێنەی شاوەکو دوژمن
لە نێو ئەم پێکێنانی ئەم حکوومەتەدا کە خۆیان ڕۆڵیانە بۆ لێخستنی سونە لێخستنی شیعە ینی ئەم کێشانی کورد بەکوێ دەگەیەن دەتوانن چی بکەن؟ بە تەسەوری من ئەگەر ئەم جارە پارتی وێچێتی بە حەکیمانە تعامل بکەن فرسەتێکە هاتووەتە پێشەوە بۆ ئەوەی ئەم کێشانە بۆ هەتا کۆتایی پێبێ معنی مەوزوعی مادەی 140 مەوزوعی نەوت و غازە لە کوردستانە ئێستا ئێمە زۆر لە قانجازمانەیە لەم خۆناغەیە ئەگەر کوردستان بڕوە ڕێکەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە لە ینی کەم ینی حکوومەتی عێراقی کاکچیاجان حکوومەتێکی دەوڵەمەندە ئەو سەرۆت و سامانەی کە هەیە زۆر زیاتر لەوەی کوردستان یعنی ئەگەر پلان هەیە مثلەن لە 2008 بۆ نمونە نەوتی عێراق ئێستا 3 ملیۆنی و بەرمیل لە ڕۆژێکا دەفرۆشێ ڕەنگە لەو کاتە بگاتە 6 بۆ 7 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا بەڵام کوردستان ئەو تاقەی نییە ئەمە لە ڕووی ئابوووریەوە هەتا لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیشەوە ینی ئێمە ناکرێ ئێمە بەردەوام لە دوژمنێک بنیات بنین بڵین ئەمە وەکو وەهمێک سەیری بکەین و خەڵکی کوردستانی بێ بترسێنی و ئەمە بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی عێراقش بە تەسەوری من ڕاستیەکە ئەبێ هەموو بەرپرسانی بەغا و عێراقش بزانن ینی لەوەتی دەوڵەتی عێراقی دروست بوو بە تایبەت لە دوای ڕوخانی ڕژێمی پادشایەتی لە 58 تا ئێستا ئەگەر مێژوو باوەردی بکوێنەوە ئەوانەی ئەو فاکتەرانەی کە بوونەتە هۆکاری ناسەقامگیری ئابووری و سیاسی و تەنانەت ئەمنی لە عێراقدا دوو هۆکار بوونە یەکەمیان سیراع بۆ لەسەر سوڵتەی سیاسی دووەمیان ئەوە پەیوەندی بە حزبەکانی زیاتر خوار و ناوڕاستەوە بووە دووەمیان دۆزی کورد بووە مەوزوعی کورد بوو مەوزوعی کورد بە شێوەیەکی زۆر تەندروست چارەسەر نەکراوە و معاملەی لەگەڵ نەکراوە یعنی ئێمە ئەگەر بێت و بگەڕینەوە بۆ هەندێک لەو مێژووە بۆ نمونە اتفاقیەی جەزائیر ڕێکنەکەوتنی حکوومەتی بەغدا لەگەڵ کوردار بۆ خۆی ئەوەی کە اتفاقیەی جەزائیر بوو اتفاقیەی جەزائیر بەشێک لە شەتڵ عەرەب و خاکی عێراقی داوە ئێران دوای ئەوەی کە مقابل ئەوەی کە شای ئێران دامی کورد نەکە لەوە ئەو ببینیمان لە 74 ئاژبەتاڵ کرایەوە ئەو مەوزوعە دوای ئەوە کە مەترسیل کورد نەما لەسەر عێراق حکوومەتی عێراق و سەدام حوسێن پەشیمان بوونەوە و حربی عێراق و ئێران دروست بوو لە ئەنجامی بۆ ماوەی 8 ساڵ لەو لە کۆتایی حربەکە دوای ئەوە وەکو دەرئەنجامی حربی عێراق و ئێران حربی کوێیت یەکەم دروست بوو دوای دووەم دروست بووە ئەم وەزعانە بۆیە حکوومەتی عێراق و بەرپرسانی عێراقیش ئەگەر بە شێوەیەکی بەرپرسارانە تەعاملکەن ئەبێ بگەنە پای ئەوەی ئەم کێشانە بە جاری کۆتایی پێبێت. بەڵێ موفق حوسێن ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی نەوەی نوێ سپاس بۆ بەشداری لەگەڵمان.